سلام علیکم. بۆ بەکارهێنانی کویز گەشەپێدان سەرەتا پێویست دەکات لە براوزەرێک هەر لە براوزەرەکان بێ quiz.gashapedan.org بنووسن، ئەتانهێنێتە سەر پیجێکی ئاوها. لێرە خۆتۆمارکردنمان هەیە، چوونە ژوورەوەمان هەیە. کاتێک ئەکاونتمان هەبوو کە دروستمان کردبوو تەنها چوونە ژوورەوە ئەکەین، ئیمێل و پاسوەردی خۆمان ئەنووسین، داغڵەبین. بەڵام ئەگەر نەمان بێت بمانەوێت خۆمان تۆمارکەین و یەکەم جارمانە ئینە سەر خۆتۆمارکردن. لێرە ناوی خۆتە نووسیت بەم شێوازە، ئیمێڵێکی ئاسایی ئەنووسیت، باشە ئیمێڵێک ئەنووسن، پاشان پاسوەردێک کە لە 8 بیت کارەکتەر کەمتر نەبێت. بە هەمان شێوە لێرە دووبارەی ئەین پاسوەرد دانێنەوە و لێرە ڕیجستەرەکەن. بەم شێوازە ئێستا من ئەکاونتی کویز گەشەپێدانم هەیە. باشە لێرە بۆ سێرکردنی ئەو تاقیکردنەوانی کە حازر هەن بەشی تاقیکردنەوەکان دائنێم. بە نمونە ئەم تاقیکردنەوانە هەیە لە بۆ تاقیکردنەوە، یان ئەو کاتە ئێوە پێتان ئەڵێن بە نمونە فڵانە تاقیکردنەوەمان هەیە، ئێمە کلیک لەسەر ئەو تاقیکردنەوەکەین، لێرە پیشانی ئەیات هەڵبژاردنەکان هەڵەبژێریت، سەبمیت ئەنسەرەکەیت، بۆتان دەرەچێ. بە نمونە من لێرە ئەم تاقیکردنەوەم ئەنجامدا. باشە یەمەوە بەشی سەرەکی. لێرە ئەنجامەکانم هەیە، ئەتوانم لێرە ئەنجامەکەی خۆم ببینم کە چەندم هێناوە، ناوم، ئەو تاقیکردنەوەی کە ئەنجام داوە، چەندم هێناوە من و لە چەند بووە دەرەجەکە، دەرەجەی تەواو چەند بووە، وەروە لێرە پلەت چەند بووە، پلەکەت چەندم بوویت لە پلەکەیە. بەم شێوازە ئیهێنێت.